یاران الراپەڕین وەختتان وەخەیر هەرزگاهێک وەختێک اتفاقێک ئەکەفێ و ئێوە بەرخەلافە تەوەقعتان لە خەڵک شتێکی تر ئەوێنن ئیجادە حس ناهۆمێدی و نخوت ئەکا لە ئێوە ئێشێ مەتن ڕاپەڕین بتوانێت ڕێگەی ئێوە وازەحتر و ئاشکارتر بکاتەوە. ئەزانم تەیە چەند ساعاتە ئەخیر 24 ساعاتە ڕابردوو کە حەمەڕەزای شەجەریان مردەگە و ئێوە لەم مەوجە کاولیە ناوە مردم و هەروەها کەسانێک کە بۆ ئێمە بۆڵدۆ کریاگنەوە نگەران و ناڕەحەتن و واکۆنشایەکی عەجیبتان بۆ دروستەکە. من گەرەکمە ئەمڕۆ بۆ یاران ڕاپەڕین مەسائلێک مەترەحکەم هەر لە چوارچێوەی ئەم مەسئلە تا ئێوە بەرخوردێکی دروستتر و باشتر ئەنجام بدەن بە وەها فەزایەک وەها مەوجێک وەها اتفاقێک کە ئەکەفێ. هەر بۆیە من ئێشێ مقدماتێک بەحس بکەم تا نەقش ئێوە مشەخەس بێت. ئێمە بارها وتمان کە ئێمە نابود کریاگین و کاول بووژین. تەبیعەتەن ئەوەی کە ئێوە ئەیوێنن و وجودە مەردەمە لە ناو سەرزەمینە ئەمانە تێناگەن لەوەی کە کاولی چێ شەکڵیە، بەچی ئێژن کاول، بەچی ئێژن نابود و ئوسوولەن چه اتفاقی کەوتکە کە ئێمە بەم قەتعیەتە ئەم قسە ئەەکەین، یا ئەوەی کە تۆ تەوەقعت ئەکرد کە ئەبوایە مردم واکونشێکی تریان نیشان بدایە مردم ئەم کارەیان نەکردایە کە ئیستە کردیانە. مەسەڵەن نەچیروانە بارزانی ڕئیسە حکوومەتە هەرێمە کوردستان هەڵئەگەڕێت و تەسلێت ئێژێ بە خوسوورەوە ئاوازە ئێران زەمین. ئەم ئاغایە نەچیروان بارزانیە ئەوەنە فەهمی نییە یا ئامدانە فەهمی هەسووە بەکاری ئەوات مەفهومە ئێران زەمین مەفهومێکی سیاسی ناسیۆنالیستیە و ئەو بەکاری بردگە. دەیوید فینچەر فیلمێکی دروست کرد ساڵ 1995 بە ناوە 7 کە لە ناوە ئەم فیلمە مۆرگان فریمەنە، براد پیتە وە کێڤین سپێنسەرە ئەگەر ئەشتبانەکەم تیا بازیەکەن. ئێمە لە دیبێتەکان ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ بارهای بار جەهانە ئینقیاد و جەهانە ئینقیاد ئەدیانە ئیبراهیمی کە ئەوج و دگەردیسیەکەی گەیگە بەمەی کە ئیمڕۆ هەست بەڕەسیمان کردگە. ئەو جەهانە کە ئینسان تیا لە ماهیەتی ئینسانی و لە شوناسە ئینسانی دا ئەماڵێت. با من نکتەیەک بێژم ئەم چیرۆک و داستانانەی کە ئەساسە مەکاتەبە فکری و دەستگاهای ئیلاهیاتی و حکوومەتیە ئوروپاییەکان و غەربیەکان و تەواوە منتەقەیە ڕۆژهەڵاتە ناوڕاست بووگن داستان چیرۆکێکن کە قەدیمیەکانە ئێمە دروستیان کردگن، وەلی ئەمانە هەر کامیان ئەم داستانانەیانە بردگە و بۆ خۆیان ئەو جۆرەی کە بەکاریان هاتگە دەستکاریان کردگە و شاخ و بەرگیان پێداگە ئەساسە دین و ئیلاهیات و معناکردنەوەی زندگی و دەسەڵاتیان بۆ دروست کردگە. بۆیە ئینحرافاتە گەورە کەوت کەسە ناوی ئینحرافات لە مەتنێکا کە سەلاغاز و زایشەکەی لە لای ئێمە بووگە. بەڵام وەختێک ئەمانە هەڵی ئەگرن بە نیەتێک و بەرەبەرە لە پرۆسەسێکی تاریخیا فێر ئەون کە بتوانن چۆن لەم چیرۆکانە کەڵگوەر بگرن، بزانن ئێوە ئیمڕۆژیش لەسەر
تعدادە سەمبۆلیکە وەکو 4 3 7 12 40 72 تۆ ئەم ڕقەمانە 1000 1001 تۆ ئەم ڕقەمانە ئەوێنیت کە تکرارەونەوە لە ئەنوا و ئەقسامە مەسائلە. بۆیە ئێمە ئیشێ بزانین تەفاوتە خۆمان چەکە تەفاوتە ئەوەی کە گەرەکیانە ئێمە دروست بکەن یا ئێمەیان دروستکردگە چێ شەکڵیە. ئێمە چۆن لە ئەسڵە خۆمان داڕنیاگین دوور کەوتگینەوە وە شتێکی تریان لە ئێمە دروست کردگە کە ئیمڕۆ هیچ گزارشێ لە کوردبوونە ئێمە ناکە و ئێمە ئوسولەن لە ڕەدەیە ئینسانهایە وە ملەتها و ئومەتهایە دەسە سەدومە ئەم دنیای شەنیین لە ئاخرە هەرچیش تۆ وێسیاگین. هەر بۆیە بەر لەوەی کە من بڕۆمەناوە ئەم مەوزوعە ئیشێ مقدماتێ بەحس بکەم کە ئێمە ئەم مقدماتە بناسین و بزانین چه اتفاقێ کەوتگە و چۆن گەرەکیانوگە ئێمە بەرەو کوێ بوون. بزانن ئێمەمانان نییە سەمعی بەسەری کار ئەەکەین، نییە خۆمان لە خۆمان و قودرەتێکمان تۆلید نەکردگە لە ژێرە تەسویر سازی و ئیماش سازیە بە شەرە غەربی تەسلیم بووگین و ئەو توانی گێسی چیرۆکەکانە خۆی داستانەکانە خۆی تەفسیر و تەویلەکانە خۆی لە جەهان کاتە ناوە مێشکە ئێمە. مەسەلەن ئێمە وەختە فیلمێکی شیک تەماشاکەین کە لە ناوە ئەم فیلمە شخصیەتێکی بەرجەستەی واتە مەسەڵەن شخصیەتە بەرجەستەی دکتۆر هانیباڵ، ئینسانێکی تێگەی زانا بەڵام خۆب جنایەتکارێکی حرفەیە. تۆ لەگرا ئینسانی شیکێکەوێنی بە کوت شەواڵ کراواتێکەوە کە دارای یەکسری ئوسول و پرنسیپە بە پاپیۆنێکەوە کە نۆع پوششی نۆع دووخت و کوت شەواڵەکەی فرە بۆی مهمە، ئادا بە قسەکردن و هەڵسو بنیشتی بۆی مهمە، بۆی مهمە لەکوێ هەڵەسێ لەکوێ دانیشێ لە کامە ڕستورانە چی ئەخوا. مەسەڵەن کابرا هەڵەسی ئەڕوا لە ناوە ڕستورانێکی ئیتالیا یا لە شارە فڕۆڵانسا دانیشێت و پێیکێ شەراب ئەخوا. ئەمەی کە ئەم شەرابە چ تامە عەجیب و غەریبێکی هەست لە ناوە ئەم پەیکە شیشەیە کە ئەوەنە ئەتوانێت تۆ داگیر بکات و ئەم تەسویرە ئەتوانێت تۆ بەهاڕێت لەوەی کە تۆ ئەحساس بکەیت تۆ چەندێک دواکەوتوی، تۆ چەندێ ئەحمەقی، تۆ چەندێ بۆشی، تۆ حەکێکە لەم دنیانیە تا ئەوەی کە نەهایەتە تێگەیشتوبوون لە دنیای غەربە مەسە کە تۆ لاتین بزانی، کە تۆ مەسەڵەن کۆمەدیە ئێلاهیە دانتت لە بەروێت تەوەجۆکەن. بەڵام تۆ ئەگەر چیرۆکێکی قەدیمیە سەرزەمینە خۆت بزانی شیک نییە، بۆ چون هیچ تەجەلیەکی نییە، هیچ پژواکێکی نییە، هیچ ئینعکاسێکی نییە. تۆم ئینعکاسە ناوێنی، تۆ ئەمە ناتوانانی بیکەیت و فیلمێ ئەم فیلمە گیشەکانە دنیا بگرێت و لەسەر پەردەی سینەماکانە دنیا بێت و بڕوات و لایف ستایلە تۆ نشانە دنیا بە وانە. دەرنەتیجە تو تەسلیمە ئەو تەسویرە غاڵە بە ئەوی کە ئەمانە داگیانە بە تۆ. خب فیلمە 7 دەیڤید فینچەر 1995 فیلمێکی دروست کرد بە ناوە فیلمە 7. فیلمە 7 فیلمە 7 بە ڕقەمە مقدسە 7 دەست پێیەکە. 7 هەم ڕقەمێکی مقدسە هەم ڕقەمێکی شەیتانیە. تەمامە جەهان بەرەساسە لەسەر 7 ڕۆژ دروست کردیاگە. ژیان و زندگی و کار بە 7 ڕۆژە. 6 ڕۆژ کارەکەی، ڕۆژێ سراحەتەکەی، دووبارە ڕۆژە هەفتم دەست پێەکەیتەوە، ڕۆژە یەکم دەست پێەکەیتەوە. گردونەوە تەغیرە زندگی هەر 7 ڕۆژ دەحفەیەەکە. خدای ئاسمانەکان ئەم جەهانەی دەرەسەرە 7 ڕۆژ دروست کرد. بەڵام لەناو جەهانە ئینقیادە جود و کریستیانیتی و ئەدیانە ئیبراهیمیە بەتایبەتی لە دینە مەسیحا 7 گوناحە کەبیرە مەوجودە. 7 گوناحە کەبیرە کە ئەمە دانتە لە دۆزەخەکەی خۆیان مشەخەسیانەکە. یەکێکیان سکپەرستیە، یەکێکیان شەهوەت پەرستی و ناوگەڵ پەرستیە،
یەکێکیان کیبر و غرورە، یەکێکیان تەمەڵیە، یەکێکیان تووڕەیە یا ڤایۆلەنس، نە تووڕەیی، ڤایۆلەنس. ئەگەر دوی ترم لەبیر چوو لە پرۆسەسەکە تێتۆ بیرم 7 گوناحە کەبیرە مەوجودە کە تۆ ئیشەی لەم گوناحە کەبیرانە خۆت دوورکەیتەوە. تەمەڵیە، سکپەرستیە، شەهوەتە، غرورە، ئەجەب لە پرۆسەسە فیلمەکە من بۆتان بەحسەکەم. حەسادەتە، یەکێکیان حەسادەتە. داستانە فیلم 7 ئەمەسە کە کارەگاهێک و دیتەکتیڤێ بەناوە کارەگاه سامرست، پیرەمەردێکی ڕەشپێسە کە مۆرگان فریمەن بازیەکات لە ناو نەقشەکەیە، و کارەگاهێکی جوانە بەناوە کارەگاه میڵز. لەگرای یەک سری اتفاقات، یەک سری قەتڵە کەفێ، قەتڵە زەنجیرەیی، کە ئەم قەتڵە کەسێ بەناوە جان ئەم قەتڵانەکە. تەواوە فەزای فیلم فەزایەکی تاریکە، شارێکی تاریکی شەکەتی کەسەڵ کۆنەندەس. میڵز کوڕێکی گەنجە، بەڵام سامرست کەسێکە کە لە 7 ڕۆژە ئایندە بازنشست دەوێت، تەقاعد دەوێت، و لەم دەسیارە جەدیدەی حەز ناکا کاورایەکی عەجوولی، پەلەکەری، سەتحیە وەها بە شوێنە ناو. سەحنەیە ئەوە لەگەڵ قەتڵێکا ڕوبەڕووەون. قەتڵەکە کابرایەکی چاخ، قەڵە و ئەو وەنانە خۆراک پێیداگە بخوا تا مردگە، دەسو پێی بەسیاگەسۆ و مردگە. سەحنەیە دووەم، قەتڵ دووەم، قەتڵە وەکیلێکە. وەکیلەکە کوژیاگە، تیکەیە گۆشتی لێ بڕیاگە، دەسو پێی بەسیاگەسۆ بە حاڵەتە نیایش، و لەسەر زەمینەکە بە خوێنە خۆی نووسیاگە گرید، یعنی تەماع. تەماع یەکێکی تریان تەماعە. لە قەتڵ دووەمە کارەگا سامرست پەی ئەوات کە ئەمە هەر کەسی ئەم قەتڵە ئەکات، ئەم قەتڵانە بە یەکتری ڕەبتیان هەست. ئەمە داستانە 7 گوناحەکەی مەسیحیەتە. ئەووەڵی فرە خواردن بوو، سکپەرستی، فرە خواردن. دووەمی تەماع بوو، و ئەم ئاغا خەریکە بۆ هەر کام لەمانە سمبولێک ئەدۆزێتەوە ئەیان کوژێت. بۆیە سامرست ئەڕوات دووبارە کۆمێدیە ئێلاهیە دانتە بخوێنێ، ئەفسانەکانە کەنتەربری بخوێنێتەوە تا بفەهمێ ئەم مەراسمە چۆن ئەنجامەوێت و بە چه دەلیلێک ئەنجامەوێت. قەتڵ سەوەم کوشتنە ژنێکی فاحشەس، لەشفرۆشە، کە بە شێوەیەکی فەجیع جان ئەیکوژێت. قەتڵە چوارۆم کوشتنە ژنێکی زەریفە کە فرە مەغروورە بە جوانیەکەی خۆی، و ئەم بەو شێوە کە بەحسەکرێت لە ناوە ئەفسانەیە کانتەربری و داستانە جەهەنەمەکەی دانتا، دەموچاوی ژنەکە کولەن ئەگۆڕێت، کارداژنی ئەکات. وەم ئینسانە کە جانی ناوە، ئینسانێکە لە بەکراوندێکی خانەوادەگی پوڵدار، ئینسانێکە کە تەحسیلی کردگە، ئینسانێکە کە مطمئنە زەمین ئالوودەی گوناهە، و یەک نەفرە قیامی کردگە کە مجازات خائنین و گوناهکاران بکە.
ئەمە قەتڵە سەوەمی پیاوێکی متەجاوزە کە ئازاد کریاگە لە ناوە زیندانە کە بە ماوەی 1 ساڵ ئەیوەسێتەوە قەی تەختێک و ئەم 1 ساڵە بە تەحمل برسێتی و زەجری پێدات تا ئەم ئینسانە بمرێ. تا ئیستا ئاغای جان 5 قەتڵی کردگە و ئەم کارەگاهانە هەن بە شوێن ئەوەی کە بیگرن و بالئەخەرە موافقەون. ئاغای سامرەست موافقەوێ لە ڕووی چەکە لیستەکانە ئەم ئاغا بدۆزێتەوە و ئادرسەکەی پەیدا بکات و بعد بڕاتە ناوی ماڵەکەی و دەستنووسەکانی بخوێنێتەوە. پس ئەو تا ئێستا فرەخۆرێکی کوشت. کاورای وا بەستیوە قەی تەختەکەیە ئینسانە تەمەڵێک بوو ئەویشی کوشت. فاحشەیەکی کوشت، شەهوەت پەرستێکی کوشت، مەغرورێکی کوشت، وەکیلێکی تەماعبازی کوشت کە بۆ خاتری تەماع و پوڵ حەچی جنایەتکارە کە مراجعەی پێکرد لە زیندان نجاتێدا. 5 گوناحە کەبیرە و نەماوەتە 5 گوناحە کەبیرەی بە شێوەیەکی غەیرە مەعموول کوشت. تامەی کە ئەم ئاغا خۆیەدا بەدەستەوە ئەیگرن و خۆی ئەترافەکان کارانەی کردگان و ئێژێ کە بە 1 شەرت من حازرە من قەتڵانە بگرمە ئەستۆ کە ئەم دوو بازڕەسە تەکە منابێن بە تەنهایی من بیان وەم قەتڵە 6م و 7میان نیشان بدەم. لەگەڵا چی و چیتر ماگەسۆ لە گوناهانە کەبیرە چی و چیتر ماگەسۆ نوێنەرە حەسادەت و نوێنەرە ڤایۆلەنس ماگەسۆ. ئەم ئاغانە ئەواتە ناوە بیاوانێک و لە ناوە بیاوانەکە بەستەیەکی پۆستی تێت کە سەرە ژنەکەی کارەگا میڵزی واتیە کە دووگیان بووکە و کارەگا میڵز سامرەست سرە ژنەکە تێرێت و پێی ئێژێ بەرە خوات بگرە بەرە خەشمەکەت بگرە. جان کە قاتڵەکەس ئێژێ من بە ژیانە هاوسەرایەتێت و حەسادەتم کرد و ژنەکەی تۆم کوشت. پس لەگرا 6 گوناهە کەبیرە تەکمیل بوو. حەسادەت، تەمەع، تەمبەڵی، سکپەرستی، شەهوەت تەکمیل بوو. ما ڤایۆلەنس دینە سەرە ژنە بڕیاک لە کاتێکە سامرەست بەرئەگرێ بە میڵز ئەم کارە نەکا. باعث ناوێت کە کارەگا میڵز تووڕەنەوێ خشونەت نەکا و کارەگا میڵز ئەدا لە کابرا و ئەیکوژێت. گولەکان ڕوو بە دووربین ئەتەقێت. ئێستا من تقریبەن گزارشێکی بچووکم لە داستانەکەدا فیلم تەمام بوو. ئێستا بابڕێکی تەفسیرکەم تا بزانین هەدەفە ئەم فیلمە چ بوو. هەدەف ئەم فیلمە گوناحکاربوونە ئینسانە، گوناهە ئەزەلیە ئینسانە. هەمان گوناحە کە مەسیحیەت ئینسان بە مەوجودێکی چەپەڵ و گوناحکارە زانێت تا زەمانە زوهورە مەسیح و مەسیحێ کە بەرسەلی بکرێت بۆ خاطر گوناهە ئەزەلیە ئینسان و لێو دووە باوەڕە بە مەسیح گوناهە ئەزەلی ئەوەخشێت و ئینسان ئەتوانێ ما بەقی زندگیکە. لە منزەرە ئەدیانە ئیبراهیمی و ئینسان مەوجودە گوناحکارە مەعسیەتبارە. ئینسان مەوجودێکی کەسیفە کە خۆی نابوو دەکا.
بۆیە ئەم ئینسانەیەشی کۆنترۆڵی کەی تا خۆی نابود نەکات. خروجیە ئەم تەفەککورە بووگە بە جەهانە ئینقیاد، بووگە بە نظامە سوڵتەیە ئەمڕۆ، بووگە بە گەشتە پۆلیسە ناوە خیابان. ئینسان بزات چەپەڵ و گوناحکارە، وا لە فیلمەکەی سەڤەنی دەیڤید فینچەرە بە تۆ سابت ئەکا کە بەشەر مەوجودە فاسدێکە، وە گولەکان بەرەو ناوچاوانە تۆ ئەتەقێنێ، بەرەو دووربینەکە ئەتەقێنێ تا تۆ بفەهمی تۆ ئیلا لەم زندگیە مەجبوری تەن بەم گوناحە بدەی، مەجبوری تەن بەم کەسافەتە بدەی. بۆیە تەمامی فیلمەکە شار تەمومش دایگرتگە، تاریکی دایگرتگە، مردمەکان حس و عاتفەیان نییە، زندگی لە ناویانە هیچ لوتفێکی نییە، مردم گرفتاری ژیانی ڕۆژانەس وە گوزەران ئەکاتا بمرێت. لەگەڵ کارەگە سەمرست نەمادە ئینسانێکە کە قەواعد زندگی لە ناوە ئینسانە گوناحکارە ئەزانێت. کارەگە سەمرست بۆیە کارەگە سەمرست پیرێکی شەکەتە، ئەلا ڕەقمە ئەوەی کە قەوانینە زندگی ئەزانێت، قەوانینە زندگی لە ناوە جامعەی بەشەرە گوناحکارە ئەزانێت، وە خەریکە گوزەرانە عومرەکە بەڵام شەکەت بووگە، ئەلا ڕەقمە ئەوەی کە قەواعدە بازی ئەزانێ شەکەت بووگە. لە ناو جامعەیەکە وا مردمەکەی بە شوێنە معرفەتە ناڕوات، وەختی سەمرست دەڕواتە ناوە کتێ و خانە پێێژێ ئەم گشتە معرفەتە ڕژیاگە، ئەم گشتە کتێوە لەگرا ڕژیاگە بە پۆلیسەکان بۆ ئێوە استفادەی لێ ناکەن. پۆلیسەکان لە نەماوێکی سەرد و خەریکی بازیکردنن، لە تاریکیەکە خەریکی بازیکردنن، مەشغوڵکردنە خۆیانن کە ئەم لە حەزات عمرە بڕوات. ئەو لەوەها جامعەیەکە زندگیەکە کە مانگ بووگە لەم جامعە، شەکەت بووگە لەم جامعە. لە بەرامبەریە کەسێک کەس بەناوە کارەگا میلز پەلەیەسی ئەجەلەیەسی وە فکرە کاتوانێن ناوە ئەم جامعە زندگی کە ئەلا ڕەقمە ئەوەی کە قەوانینە ئەم جامعە ناناسێت، وە لە ناوە ئەم جامعە گرفتار ئەوێت، تووڕەیەکەی ئەجەلەیەکەی تو گرفتاری ئەکات و دووچارە مشکڵیەکە. تۆ لە بەرامبەرە ئەمە دانەیەکت هەز ئینسانێک لە خانەوادەیەکی مرەفەه، ئینسانێک کە کەمبوو دە ماڵی مادی نەبووگە، ئینسانێک کە پێگە و مەرتەبەت اجتماعی بووگە، بەڵام ئەم ئینسانە زندگی هیچ معنایەکی نەبووگە، وەلەذا ئەم ئینسانە یەکتەنە قیام ئەکات کە بەر عەلەیها ئەم زندگیەی کە گویا سەرنەوەشتێکی مەحتومی هەز لە ئینسانە گوناحکار بوونە حرەکەت بکە. و تۆ ئەوێنی کە سەناریۆیە کوشتنە خۆی بۆ نیشاندانە گوناحە هەفتم بەدەسە کارەگا میلز تەڕاحیەکە. خۆی ژنە کارەگا میلز ئەکوژێت بۆ خاتری ئەوەی گوناحە حەسادەت متجلی بکات، و میلز وادار ئەکا کە ئەو بکوژێ کە گوناحە ڤایۆلەنس متجلی بکات. چەند نەفەر لە مردمان جامعەیە ئێمە مستاق بارزە تەماع و شەهوەت و تەمەڵی و سکپەرستی و خۆپەرستی و ڤایۆلێنس یعنی خەشم و حەسادەت نییە. چەند نەفەر لە مردمە ئێمە وانیان. ئەم نظامە ئینقیادە لەم مردمە ئێمە چەند نەفەری و دروست کردگە کە ئاوانیان ئەمڕۆ. نظامە سوڵتەی جەهانی سابتی کرد بەشەر مەوجودە گوناحکارە کەسیفێکە، سابتی کردیە ناو زەهنت وای پێت کرد
لەبەر ئەوەی قسەکەی بنیشێتە سەر کورسی، سابت کات تۆ شەهوەت پەرستی، سابت کات تۆ تەمەڵی، سابت بکات تۆ گەڵپەرستی، سکپەرستی، سابت بکات تۆ حەسوودی، سابت بکات تۆ خشونەتەکەی، سابت بکات تۆ هیچ ڕێگەیەکی تەعالی بۆ گەیشتن بە مەقام ئینسانیەتە بۆ مهم نییە، تۆ فقط گوزەرانە عمرە بۆ مهمە. ونظام سڵتەی جەهانی موفق بوو ئەم کارە بکە، موفق بوو. چەند نەفەر لە ئێوە ئەم خەسایسەی کە من وتم تێتانە نییە؟ چەند نەفەر لە دەور و بەرتانە ناسنوانیە تووشە تەماع و سکپەرستی و ناو گەڵپەرستی و حەسادەت و تەمەڵی و خشونەت و ئەوانە نەوگن؟ چەند نەفەر؟ خشونەت بە معنای ڤایۆلەنس، نە بە معنای تووڕەیی. پس تۆ ئەوێنیت نظام سڵتە هەدەفی هەست لەمەی کە فەساد گوستەرەشەدا لە ناو جامعەیەکە تحتە ناوە ئازادی جنسی. هەدەفی هەست لەوەی کە تحتە ناوە بازاڕە ئازاد هەرچی شتە ئەکا بە پەیوانەی پوڵ و هەرچی شتە ئەکا بە کالا. تا تۆ هەرچی شتە مەعامڵەکەی تۆ پوڵ پەرستەکە، تۆ تەماعەکارەکە، تۆ ئیتر مەسەلەی بە ناوی حەقت بۆ مهم نییە، مەسئلەی بە ناوی ئەخلاقت بۆ مهم نییە، تۆ فەرامۆش ئەەکەی ئینسان بوون یعنی چی؟ غەرقی لە غەرایز و شەهواتت، مەوجودێ سەتحی، محاسرە بووگی لە کالاکانت دەسە خۆتە، تەواوە شخصیەتت تۆ بوو گەسە مۆبایلەکەی دەسە نیشانە خەڵکی بەی، تەواوە شخصیەتت تۆ بوو گەسە ماشینەکەی ژێرە پات نیشانە خەڵکی بەی، تەواوە شخصیەتت تۆ بوو گەسە ئەوەی کە بڕۆی بە شوێنە تەبلیغاتە گوستەردا. چی ئمڕۆ مۆدە تۆ بیکەی؟ ئمڕۆ کامە مۆدە لە قژ، کامە مۆدە لە ئارایشە دەم و چاو، کامە مۆدە لە لەباسە بەرکردن، کامە مۆدە لە قسەکردن، کامە مۆدە لە ڕوانگە، کامە مۆدە لە لایف ستایل باوە تۆ بیکەی. تۆ لەگرا بە عینوانە ئینسان حیش نەقشێکن نییە لەبەر و هەرچی شتە بۆتیان ئامادەکردە. ئەمە وەسە ئەدیان، وەسە خوا، وەسە خوایە ناوە کتی و جوولەکە و مەسیحیەت، وەسە خوای ئەدیانە ئیبراهیمی. هەرچی شتە خوا ئەیزانێت، خوا ئەزانێت تۆ کێی، خوا ئەزانێت تۆ چیت گەرەکە، خوا نیازەکانە تۆ بەرتەرەفەکە، خوا بۆ تۆ نیاز ئیجادەکە و خۆی بەرتەرەفیەکە. خوا ئاگاهە بە هەمەیە ئەمور، خوا قادرە بە هەرچی کارەوە. ئەمە حکوومەتەکان و نظامە کۆرپۆریشنی جیهانن، ئاگاهن بەرچی شتە. ئەوە کە ناوگوزاریەکە، ئەوە کە تۆ فێرە علمەکە، ئەوە کە بە تۆ سەعادەت ئەدا، ئەوە کە بە تۆ ئێژێ سەعادەت چه شکلیە. دێ ئەمە هەمان دینە، ئەمە هەمان خوداست، ئەمە هەمان نظامە ئینقیادە. ڕاست ئەکا ئیشێ بە تۆ ئینسانە ئەم گۆی زەمینە سابت کە تۆ مەوجودێکی لە زات لە بنە چەق و فاسدی، لە دزدزی، لە حیزی، لە سکپەرستی، لە جنایەتکاری، لە شەهوەت پەرستی. ئەسە مەوجودە خەتەرناکێکی تۆ و تۆ ئیشە کۆنترۆڵ بکرێ. ئەنە خەیلی خەتەرناکی. پس ئەم کۆنترۆڵکردنی تۆ بە چه سوورەتە ئیمکان پەزیرە؟ بە قانون، بە نیروی مسلح، بە مؤسسات و بە علوم، بە دانشگا، بە ڕەوانشناسی، بە بیمارستان، بە تیمارستان، بە پرۆپاگاندا، بە میدیا، قابلە کۆنترۆڵی. تۆ ئەمڕۆ حەجێکە لە خۆت نییە. هەروواکە لە فیلمە سەڤنە بە تۆ سابت ئەکا بەشەر مەوجودە گوناحکارێکە، وەلذا ئەگەر حکوومەت نەوێ ئەم بەشەرە یەکتری ئەخوا. ئێستا یارانە ڕاپەڕین
چی ئەم مردمێ ئێمەی وادار کردگە بە شەجەریان بازی ئەخلاق ستاتیک جوانی ناسی زیباوی ناسی چی ئەخلاق کەرامەت چیان لە وجودە شەجەریان دیگە شەجەریان پێ خاسێک و ئینسانێکی والا بوو کە شەجەریان سەخیفی بوو وەکو ئەم مردمە شەجەریان وەختێک کەس لە ئێران نەیەتوانی گۆرانی بێژێ ئەو گۆرانیەوت کۆمپانی هەماوازی بوو وەختێک کەس دەنگی بڵاو نەیەکریاوە ئەو ڕەبەناکەی لە تەلەڤیزیۆنا پەخشەوە تەکە جمهوری ئیسلامیە مشکڵی عەقیدەتی نەبوو تەکە جمهوری ئیسلامی مشکڵی ئەمە بوو کە سدا و سیما نابێ گۆرانیەکانی ئەو بە مفتی پەخشکاتەوە داهەی شەست وەختێ لە هەر ماڵێکا زەبتێک نەبوو و مردم پولیان نەبوو کاسەتە نەوار بسێنن ئاغای شەجەریان مەشەیە کاسەتە نەوارەکانی بفرۆشتایە و مردم مەشەیە بیان سەندایە گرانترین بلیتە کۆنسەرتە موسیقیە ئێرانی کۆنسەرتە ئاغایە حەمەڕزای شەجەریان بوو ئایا حەمەڕزای شەجەریان دانەی دەهاتی پێینیاوە سەرە گشت کەسێکۆ کە لە دەوروبەریا و مەشهوری کرد هەر لە هوشەنگە ئێبتەهاژ و گرتگە تا حەمەڕزای لوتفی گرتگە پێینیا سەرە گشتیان بەغایەت ئینسانە بێشەرەف و پەستێک و پولپەرەست و بەغایەت پولپەرەست و پەست و ئەمە لە حازە شەخسیەتی و حەمەڕزای شەجەریان لە لەحازە هونەر و ئاخر هەر کەسێک بە موسیقیە خانەقاییە قاجاڕیە ساختە بێژێ موسیقی لە خۆی ئەحمەقتر دواکەوتکتر قەتیسماکتر بۆگەنتر نییە چون هونەر خراوەکە چون ئەم هونەرە پەیامی وابێ چون ئەم موسیقی خانەقاییە پەیامی وابێ و حەمەڕزا شەجەریان لە ڕاستای ئینقیادا بوو ئینقیاد کاری لە ڕاستای ئینقیادا بوو لە ڕاستای نظامە سوڵتەی جود و کریستیانیتیا بوو و ئەدیانە ئیبراهیمی با بزانن من لە دیبێتەکەی پێشووتری شاوتمها ئەمەی ئمڕۆ بە شێوەی ئیسلام ئێوە ئەیوێنن بەرساختی دەسە هەر ئەمانەسە ئەم مردمی ئێمە دووبارە کریانە و مسڵمان سێبارە کریانە و مسڵمان ئەم دەحفە قەراعەتە کلیسا و کەنیسە بوو لە ئیسلامی کردووە دای بە مردمە ئێمە بە یۆمنە مۆدێرنیتە بە یۆمنە کۆرپۆرێشنەکان ئەم مردمە بۆ حەز بە شەجەریانەکە چون فرەپیا خاسە ئەست نە کاکە تۆ حەز بە شەجەریانەکەی تەماع نییە شاوەت پەرست نییەی گەڵ پەرست نییەی سک پەرست چی سک پەرست هەی شاوەت پەرست چی هەی حەسوود چی هەی فرەخوەر چی هەی تەمەڵ چی هەی هەی تەمامەمانە هەی تۆ بۆ یەکت لە ئینسانێک نێپێوە کە بۆ ئینسانی بە چی ئەفرۆشی تۆ یەک بۆ یەکتری چه تەسویرێک ئەفرۆشنەوە موەجەهن بۆ یەکتری موەجه نیەن بۆ یەکتری ئێوە مشتی جنایەتکارن وا لە سخافەتە بووگن بە ئاینەی یەکتری بە یەکتری تەبلیکە ژنیانم های های هەن نیەن ئێوە دەمێکە نیەن ئێوە دەمێکە کاولن زەندگی ئێوە وەسە زەندگی فیلمەکەی سەڤن پڕە لە تاریکی پڕە لە غوبار پڕە لە کەساڵەت پڕە لە بێئێعتەمادی پڕە لە سەرشکەستەگی پڕە نەبوونە شوورە ژیان پڕە نەبوونە غورور نیتیایە نی دوێرۆ ئەکە نیتیایە لایف ستایلتان وایژێ مەسرەفگەراییتان وایژێ وەکو کاوڕ ئەشوێنی یەکتری کەوتنتان وایژێ وایان پێتان کرد دانیشە ئەم هەیکەلتە مەفرۆشۆ دانیشە تۆزەی فکر کەرۆ لە خوات دەیاران ڕاپەڕین ئێمە وەختی ئێژین ئەم جامعە کاول بووگە کاولی ئەمەسە کاورا لە تەماعباز تەماعبازە لە حەسوود حەسوودە لە شەهوەتڕان شەهوەتڕانە لە تەمەڵ تەمەڵە لە سکپەرست
پەرستە لە مەغرور کەزائیە ئەم ئینسانە لە تەرەفدار خشونەتە هەم گوناحانەی کە ئەمانە بۆ ئینقیادە ئینسان دروستیان کردە تو گشتی ئەمانایی کۆلۆکسیۆنێکی گەورە لەمانیتە چی ئەفرۆشیتەوە شەجەریانیش دانێ وەکو تۆ بوو تۆیش وەیتە شەجەریان دێ ئەم زندگیە دروستان کردگە خەیلێ قەشەنگە بابە تۆ بە من درۆ ئەەکەی خۆت ئەزانی چەندێ کاولی لە تاو کاولیە دەفعەیە نەشئەکەی لە تاو کاولیە دەفعەیە ئەلکولە خۆی لە تاو کاولیە ڕۆژ نییە 50 ژێر قاچە مەردم نەویت دەست بۆ ژنە 50 نەفەرنەوەی تەواو زەهنت شەهوەت و ناو گەڵە گرتگێسی دەی تۆ کووە مەقامە ئینسانی هەسە تا ئیستا بێت شەجەریان بفرۆ تۆ شەجەریان گوێ دەی تۆ لە هوەر سەر ئەوێتەوە با بریا لە هوەر سەرتان بواە بریا ئەو قودرەتەتان بواە بتان توانێ بزێن نیستان چی ئەفرۆشنەوە بە خەڵکی بابە گیان تۆ ئەم قسانە ئەمڕۆ ئەیکەی با بزانی ئەمەی پێ ئێژن کامن سنس مەحسوڵە تۆ نییە مەحسوڵە ئەندیشەکانە دانشمەندانە قەرنە 19 ئوروپاییە وەکو کێ وەکو فرۆید وەکو کارل مارکس وەکو شۆپنهاوەر ئەم جەهانەی تو ئێمڕۆوایتیە مەحسوڵە ئەوانە هەنێ قسە ئەزانی ئەیکەی تحت نامە حقوق و ئازادی و مافە مرۆڤ و فۆمۆنیسم و ئەمانە کارە تو نییە کارێکێکی ترە 100 ساڵ بە پرۆپاگاندا کردیانە سەناوە زەهنت کەسانی وەکو ئێدوارد برنەیس هاتکە دەسەتێخە تو کی کە تو کەی مەجالە بە خۆت داگە بە ئیندیڤیدوێشن بگەی بە فەردیەت بگەی لەذا یارانە کوردەوار وەختی یاران ڕاپەڕین ئێمە ئیژین ئێمە کاول بووگین کاولی ئەمەسە کاولی ئەمەسە کە تۆ ئەیوێنیت ئەگەر ئێمە کاول نەوین نێچیرە بارزانی ئەتوانێ سوارەمە لە ئێمە بوێت پەیامە تەسلیەت بەهەنێرێ بۆ خوسرەوە ئاوازە ئێران زەمین دەی تۆ کناراو چی کوێیت مەرتی کەیتێ هەڵدریاک بنەجوو مەگە تۆ ڕئیس حکوومەتە هەلێم نییەی ئێران زەمین مەفهومە سیاسیە یعنی ئەو حکوومەتە حەلیمی تۆیشە بەشێکە لە تاران ئێرانە گەورەی فەرهەنگ ئیران زەمین دێ ئەگەر ئێمە فاسد نەوین چۆن نێچیر بارزانی تەپیداگەوەی سەرمان کاورایە تێ هەڵدریاک سلێمانەی ڕانیەی هەولێری بارزانی تەسلێتە شەجەریانی دانیاگە یعنیم چی یعنی تو حاڵە فرەخاسە یعنی تو ئەفەم یان تو بەشەری کورە بابە تو وایتە ناوە گەڵ و سەکتا حەکێ نییەی حەکێ نییەی تۆ موجود ئەحمەقێکی بوون و نەبوونە فقط ئەم زەمینەیە اشغال کردگە تۆ فقط ماشینە تۆلیدە ئاشغال و شەهوەتی حەکێتر نییەی موجودە تێ هەڵدریاگێکی ئەسیری کۆیلەیت ئەوەنە کەرامەتت یانیە جەهانێکی تاریکتان دروست کردگە پڕ لە یەئس و ناومیدی گشتتان داپڕۆسیاگن نە ڕەوابەتە ئیجتیماعیتان هەست نە عشقتان هەست نە زندگیتان هەست نە ڕۆمانستان هەست هیچتان نییە مشتە شەهوەتی شەکەمبارەی تەمبەڵی موچەخوەری دەڵاڵی دزنێوە حەکێ نییان کنار بێتە کە خۆتا تا بفەهمی نابوودی یعنی چی مەرتی کە تۆ شەو ڕۆژکارە بوو گەسۆ نەمایشدانە خوێت تەئاترتی سوورەتەک و ماسک لە خۆت ئەدەی لافە دەی گەزافەیژیت گەرەکتە بە پەیامە تەسلیەتە شەجەریان چی بێژی تۆ یعنی تۆ موسیقیچ ئەفەهمی یعنی تۆ ئەزانی هونەر یعنی چی بابا کاورای گەڵپەرستە ناو گەڵپەرستە سگ پەرستە ئەحمەق تو چوزانی هونەر یعنی چی گەرەکتە چی بفرۆشی تۆ کاولی زمانی اتفاقەکە وێکە لە ناو جامعەیەکە دانا نامێنێت
تا تۆ ئەسپە مرادت ئەتازێنیت بتوانی بە عشوەگەری و بە قرچۆڵی و بە حیزی بوو دەخوات لە ناوەم جامعە تکرار کەیتەوە جامعەیە کە دانای تیانەمێنێت ئەنتەرەکان و بوزینەکان یەکتری ئەنوێنن بە یەکتری بۆیە جامعەیەشی تیا دانا بووێت تا باتە ناوت دەمە ئەم مەردمە دانیشە مەرتیکەی کاول دانیشە تۆ حەجەکەتیانە تۆ ئەخلاقەن ناڕاحەتی بە مەرگە شەجەریان چون ئینسانە فازڵێکی تۆ هونەرناسی ئستاتیک هەست کە ناڕاحەتی بە مەرگە شەجەریان ئەحمەد شاملو وتی موسیقیە سنەتی ئێرانی وەسە ئەو ساگ ئەحمەد شاملو وتی هاهێ 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 موسیقی نییە خۆ هەر ئەمیانە لەم شەجەریانە پرسی دەمی بووە تەڵەی تەقیاک جەمشیدە چالەنگی ئەم سوعالەی لێ کرد دەنگەکەی شاملوی بۆ دانیە هەر لەم شەجەریانە مارتیکە ئێمە سەهیم ناوین لەم کاولستانەیەوە دروستان کردگاها ئێمە جۆزە ئێوە نیەینها وەکو ئێوە نیەینها و ناڵین تو حاڵە خاس بێت تۆ ئیشە بێژی مشەخەسەن حەزە بەچی شەجەریانە کرد کاورای کاول تۆ ئیمڕۆ بە ئێمە سابتە کرد بە نظام سوڵتەی جەهانی سابتە کرد کە بەشەر مەوجودێکی گوناحکارە کە بەشەر گورگە کە بەشەر مەوجودە کەسیفێکە وایشە کۆنتڕۆڵ بکرێ دەی تۆ ئەمتە سابت کردگە بۆ ناڕەحەتەوی من پێدێژم فاسدە بێ قەوارە تۆ خۆت ئەمتە سابت کردگە هەی مەوجودێکی کە تەکان ناخۆی مەوجودێکی وایتە شوێنە تەنپەروەری و خۆفرۆشی و سکپەرستی و گەڵپەرستیە وایتە شوێنە حەسادەت و یەکتری لە تووپارکردن لەناو جامعەیە ئاوا ئەگەر دانایان نەون کە ئەم مەردمە تەکان بن تۆ تەکە مشتێ لەشە گۆشتیا ڕوبڕوویت مشتێ ئینسانە حەیوان ئێمە مهمین کە توانین ئەم قسانە بکەین ئاغایە شۆڕشە عەلی ئاغایە کامی مەریوان تۆ ئەگەر دایکە یاروانە ناوە چیا سرخ نییە دانێ مۆبایلەکەت دانێ خەتابێ وابە داینێ مەرتیکەی تێ هەڵدریاک ئاخە حیزە ئبنە حیز نادروست تو فکرەکەی لەم جامعە ئێمە لە بەرامبەرە خەیلە و بنەهای وەکو ئێوە ڕووینە دواوە تێڵین ئێوەم جامعە بخۆن گشتی ئۆبنە بکەن وەکو خۆتان ئەخە مەرتیکەی بێکەرامەت کاورای داهاتی ئەحمەق ئێوە فکرەکەن ئێمە تێڵی ئەمە تفاقە بکەوێ پۆفیوس تۆ ڕۆژ نییە لە ژێرە قاچە عەلیە خامنەی ئاوس نەوید مەئمورەکانی لەسەر باسەنە ژنت نێتە خوارۆ گەوا تۆ دەم لە گەورەی و پیاوەتی ئەدەی تۆ دەم لە کەرامەت ئەدەی بێکەرامەت مارتیکای پۆفیۆز کورت ئێوە تەواو و وجودتان پیسە بابەگیا من وە تۆ ژم فاحشە و فعل فاحشەگی ئەکەی تو جندەی خوات جندەی ژنە جندەس دایکە جندەس ئەجدادی جندەس تو ئەیکەی ئەم کارە ئەکەی نایکەی تۆ ژنباز نییەی تۆ مەشروب خوار نییەی تۆ ماوادە مخەدەر مەسرف ناکەی تۆ دەڵاڵ نییەی تۆ دز نییەی تۆ کۆڵبەر نییەی تۆ لە کاسبیا غەش ناکەی تۆ تەماعکار نییەی تۆ حەسوود نییەی بۆ تاقەت نایری لێ تۆ ئەمانە هەی بۆ جاڕیان نادەی بۆ هاوار ناکەی کە هەی ئەمانە گەرەکتە تۆ بێژی ئینسانە فازڵێکی دەبێت لە دەرمەوردە فازڵ بوون قسە بکە بێ قسە بکە بێ بزانین ئینسان بوون چه شەکڵیە
بۆ ناتوانانی گزارشی لە ئینسان بوون بەی کە تو حەرەزانی منتەق چییە مەرتی کە تو حەرەزانی منتەق چییە منتەق لەذا ئەوەی کە ئێوە ئێمڕۆ ئەیوێنن و لەم جەهانە خەریکن تەعقیبی ئەکەن کاری بۆ کریاگە بۆیە ئەم مەردمانێ دروست کردگە کە ئێوە ئەیوێنن و بۆیە وەزعیەتە ئەم جەهانە ئەم شکڵیە کە ئێوە خەریکن ئەیوێنن جەهانێکی کاول مەردمانێکی بێ ئێرادە مردمانێکی قەتیس بوو ئینسانهایەکی نەخۆش ئینسانهایە وا لەو پەڕی عوزڵەت و تاریکی و تەنهایی و فەسادا خەریکن زندگیەکەن ئەوەنە معرفەت ئەوەنە هونەر نە لێیان تێتە دەرەوە نە لێیان ئەچۆڕێت بارەبارجات ئەو بەرخوردەی کە من کردم لەم دیمەیتە ئامدانە بوو بۆ خاتری ئەوەی بزانن ئەم مشتە لەشە سەرگەردانە حەجێنیەن مشتی ئەحمەقن مشتی ئەحمەق ناوگەڵپەرستە تەممەڵە شەهوەت پەرستن حەجێنیەن کە گەرەکیانە لە ناو مەجموعەی ئینسانی خۆیان بە ئینسان بفرۆشنەوە ئێوە ئیشی بدەن لەم مەجموعە کەسیفە ئەگەر میلیاردها بنیشێ بەن لیان ئەمانە بوون کە بە مۆتکردنە فاحشەگی و بێئێرادەگی و نادروسی و دزی و فەساد و حەسادەت و ئەمانە جامعەیان بەرەو ئەم مەسیرە برد کە ئێمڕۆ هەست ئەمانە بوون لەذا ناوێت حرەکەتە ئەوە ئێوە ناومێت بکە ئەم مەردمە نابود بووگە و ئەم مەردمیانە وا پێکردگە چون خەلەئە دانابوو لە جامعەی ئێمە چون ئادرسیان بۆ مەردم دروست کردو چون کەسانێکیان کردبوو بە دانایی ئەم مەردمە و ئەیان بردنە ناوە پشتە ئەم تەلەڤیزیۆن و میدیانە کە خروجیەکەی بووگە بەمانەی کە ئیمڕۆ هەن ئەمانە فکرەکەن ئێوە ئیشێ ئەرسە خاڵیکەن ئێوە ئیشێ مەیدان چۆڵکەن تا ئەمانە ئەم جامعە نابودکەن ئێوە نابێ مەیدانە چۆڵکەن ئێوە نابێ مەجال بدەن کەسرەتە ئەوان ئێوە بتەقێنێت ئەوان مشتێک بێ ئیرادەن مشتی کۆی لە سفەتن مشتی فاسدن مشتی ئاست نزمن کە وایەنە پێاتکە و وایەنە پێکریاگە و ئێوە ئیشی ئەمانە دروستکەن ئێوە ئیشی نەهێڵن مەوجە جەهالەت و نادانی و فساد و بێکەرامەتی و بێشەرەفیە ئەمانە ئیدامە پێیا بکات ئێوە ئیشێ بەریان پێ بگرن ئێوە بە عینوان ئینسانە ئینقلابی دووکانتان دانن یاگە ڕزایەتە خاترە مەردم جەلب بکەن دووکانتان دانن یاگە ئێوە لە کون ئزامەکانە خۆتانەوە هاتگنە سەدەرەوە ڕەجمی بکەن هەرچی کەسافەتە ئەوەی حەستان پێ ناکات سەدان جار سەری دای لە سەنگ هەر ئێشێ حەستان پێ نەکات ئەو زەهنیەتی سەلەبریتی دروسیەکات لەچ دروسیەکات ناوگەڵ دروسیەکات پوڵ دروسیەکات کالا دروسیەکات تۆ ناوێ بهێڵی ئەو فەسادە خۆی منتەشرکا لە جامعە ناوێت
ناوێ بهێڵی خۆی مەوەجه نیشان بدات. میزانە بێسەوادی، میزانە جەهالەتی، بووگەنی، قێزەونی، سەخیفی، پێشە پاوەفتادگیەکەی ئیشی دەرخەی. ئێمە لیلی بەلالای هیچ کەسێدا نانین. خەڵکی خۆی بۆ خۆی ئەحترامە سێنێت. من لە خۆی وە توودەیەک محتەرەم نازانم. ڕەفتارێ توودەیەک نیشانەدا محتەرەمە یا نامحتەرەمە. من بەحسە فاسد و دروزن و خوێڕی و خوفرۆش و ئینسانە کاولم کرد. تۆ ئەگەر ئەوتە ئەویتە پێت بەرەخوا، ئەگەر ئەوە نییە پێت بەر ناخوا دڵە ڕۆشنەبێت و ئیژی لەم جامعە بلەخەرە دەنگێ هەڵسا کە بەر بەم فەسادە بگرێت، لە بەرامبەر ئەم فەسادە هاوار کات. لەزا وەزیفەی ئێوە داوکاران دەور ئەوە نییە کە بکەونە شوێنە قسەی مەردم یا نەزەراتە مەردمتان بۆ مهموێ. ئێوە خۆتان مەردمن، خۆتان مەردمن و ئێوەن کە لایف ستایڵە مەردم دروستەکەن، ئێوەن هدایەتی یەکەن جامعە. بڕۆن لەمانەی بپرسن وا کەونە شوێنە مۆت، بزان ئەوە لە عەقڵیان واتیە، بزانن سەر لە هۆنەر دەرتێری ستاتیکی هەز، بزانن مەتن نەناسێت، بزانن ئەم هەیکەلەوە لە خۆی ئەیفرۆشێت و حەیچێکی واتیە. تەبیعەتەن تیانە. یەک بار بۆ هەمیشە ئێمەش دەست لەم گوناحە گەورە هەڵگرین، لە تەزویر دەست هەڵگرین. یەک بار بۆ هەمیشە ئێمەش قبول کەین کە مەسئولیەت ئەم کارە کەوت کەسە سەرشانە ئێمە. قبولی کەنەم جامعە جامعە ئێمەس و سەرزەمینە ئێمەس، ئێمە لە مقابڵە ئەکسەریەتێکی فاسدە ناڕۆینە دواوە. خەلە ئێمە باعث بوو گەم جامعە وایە پێیاتکە نەبوونە پیای دانای با کەرامەت ئەم جامعەی وا پێ کرد. هیچ ئەبایەکشمانیە لە خۆمان بدەین و خەریکین لە خۆمانە دەین. ئەوە لە خۆدانە. کاولی و نابودی ئەمەسە. کاورا شاید بێتاگرا دووجمێن بە، کاورا شاید لە بەرخوردەتەکە ئێوە جۆرێتر ڕەفتارکە، بەڵام لە خەڵوەتە خۆیە خۆی ئەزانێت چه میزان کاولە، خۆی ئەزانێت چه میزان فاسدە. ئامارە مەسرفە مەوادە مخدر و ڕەوابەتە جنسی و وەزع زندگی و شاخصە تەوسعەی اقتصادی و سروەتە ئەو مەردمە بە ئێوە نیشانەدات، بە ئێوە نیشانەدات کە ئەم مەردمە گشتی درۆزنە. ئێمە نایەڵین ئەمانە جەهانە ماتریکسیە بۆ ئێمە دروستکەن، نایەڵین. ئێمە وەکو کارەگا سابرستمان پێ نایێت فێر بووین لە ناو ئەم گەندەڵستانە ئەمانە زندگیکەین، قەوانینە گەندەڵستانیان بناسیین و تەکە ئەم قەوانینە ڕێ بکەوین. ئێمە وا ناکەین. ئێمە قیامەکەین و ئەدەین لەم گشتە کەسافەت و قێزەونیە. کارە ئێمە و مەسیرە ئێمە توولانیە، کاملەن دروستە. من لە ئیبتیدای دیبەیتەکەەوە وتم ئەقڵە سەلیمە ئەمڕۆژ کەمن سنس یا ئەو ئەقڵی کە پێژن ئەقڵە ناقص، ئەوەی کە ئەمڕۆ مەردم ڕەفتاری پێیەکە، دەرەنجام قسەکانە متەفەکرینە قەڕن 19 بوو. لەم جۆرە قسانەی کە ڕاپەڕین ئەیکا و مەتنە ڕاپەڕین ئەیکا تا ئیستە نەکریا بوو. ئەمیش لە دەورانێکی ترا زاڵ ئەوێ بەسەرم گشتە فەسادە، ئەم مەردمە لەم فەسادە کەواتیە ئاخری شەکەتەوێت، دانە دانە شەکەت بووگن. ئاعتیادیان ئەمە ئێژێت، ئاعتیادیان بە سێکس، ئاعتیادیان بە مەسرەف، ئاعتیادیان بە مەواد مخدر و ڕەوانگەردان، ئاعتیادیان بە ئەلکۆل، ئاعتیادیان بە ڕسانە. ئەمە نیشانەدات ئینسانێک کە سانیەی وەختی بۆ خۆی نییە، ئینسانێک کە سانیەی زندگی نەکردگە، ئینسانێک کە هیچ تعریفێکی لە خۆی نییە،
ئەم ئینسانە ئاخری ئەکەوێتە عوزڵەت. شۆپنهاوەر ئێژێ لە زاتە قەریزی ئشت تکرار بوونەوە و تۆ بۆ لە زاتە قەریزی پوڵێکی فرەتگەرەکە. تۆ بۆ خاتری ئەوەی کە قدرەتی لەزەتی زەهنیت نییە، ناتوانی لەزەتە زەهنی بووەی، مەجبوری بە لەزاتە غەریزی و ئەحساسی پەنابووی، سێکس و خواردن و شنەفتن، و بۆ ئەمانەیشی پوڵ خەرجکەی. لذا ئەکەویتە مەسیرە پوڵ دەرهاوردن لەسەر ئەم پوڵە کەرامەتە دانی، شخصیەتە دانی، گەورەی دانی، غرۆرە دانی، هەرچیش دەدایێنی بۆ خاترەوەی ئەم لەزاتە تکرار بێتەوە. وەلە چون هیچ عمقێکی نییە، هەر دەقیقە کە بوێ سێنگار نەتکردگە پەڕی لە خەلە و تۆ ئاحادە مردمە وێنی وای پێاتکە، ئاحادە مردمە وای پێاتکە. فرە و فراوانێکیان پوڵیان نییە کە تەئەمینە ئەمە بکەن، نێسیان. مەوج ئەمە لە 10 ساڵ ئایندەوە وێنیت. بێسن بە دیارە مەوجە عوزڵەت و خودکوشیە هەم نەسڵەکانە ئێمە کە ئەگەنە 55 لە جامعەیەکی پڕ لە فەساد، بێئیعتمادی، نەبوونە هیچ سروەتێکی معنەوی اجتماعی، نەمانە هیچ ارتباطاتێک، نەبوونە بنیادە خانەوادە، نەبوونە تەربیەتە سەحیح. بێسن تەیە 10 ساڵە ئایندە ئەم کەسافەتە فەوەرانەکات تێتە سەر و بووگەنەکەی گشتیان خەفاکە. ئەمە ئەو جامعسە ئەوانە دروستیان کردگە و ئەو کاولیەسە ئەوانە دروستیان کردگە. ئەرکە جەریانە ئینقلابی ئەوە نییە سواڵ خۆشەویستی لە مردم کایمە. خۆمان مردمین، خۆمان واین ناوێم کەسافەتە، خۆمان واین ناوێم قێزەونی و بووگەنیە. تەکە تەک بە تەکە ئەم مردمە دەست بۆ یەخاوین وەکو خۆمان. مەجالی پێ نادێنم فەسادە بکە، مەجالی پێ نادێنم کارە بکە. ئێمە نینە شوێنە ڕیاییکردن بۆ کەس، دەسە گوڵ بۆ کەس ناسێنین، لیلی نانێنە لالایەوە. کاولین ئێمە کاولین تا ئەگرا غەرقە لە فەسادین، غەرقە لە بێخەبەرین، غەرقە لە جەهالەتین. گەشتمان بە ئێوەیش و بە منیش و بە تەمامە ئەوەی کە ئێمە پێ ئێژین مردم و یارانە کوردەوار، غەرقە لەم فەسادە بووگین و لە ماهیەت ئینسانی خۆمان داڕم یاگین، داکن یاگین و جامەی ئینسانیمان نێ لەبەرە. لەذا تەرزە بەرخوردەیەوە تەکە قەزایایشی فەرق بکات تەکە ئەوەی کە ئێمڕۆ تەبلیغی بۆ وەکرێ لە دنیا. ئێمە نە بازرگانین، نە کالا ئەفرۆشین، نەهایت بە شوێنە کەس بە قودرەتە سیاسی و نە ڕەئیە ئەم مردممانە گەرەکە. ئێمە نایەڵین محیتە ئیجتماعی و زندگی ئینسانیە کە هەست ئەمانە پڕی بکەن لە کەسافەت و زێراب و فازڵا و فەسادە، نایەڵین. چون ئەگرا جێگەی ژیانە ئێمەس و ژیان ڕۆڵەکانە ئێمەس. هیچ ئەبایەکمان نێنەوەی کە تەکە خۆمان بەرخورد دەکەین و تەکە خۆمان بەرخورد دەکەین. جەهانە غەرب موفق بوو گەلەوەی کە تەسویرێک لە ئینسانە گوناحکارە بێ ئێرادە و چەپەڵ بە ئێمە بدات. مەوجودێکی پڕ لە وەسوەسە، پڕ لە وێرانگەری، پڕ لە کاولی، پڕ لە فەساد و پڕ لە ئینقیادمان نیشان بە. دنیای سوڵتە موفق بووگەم کارە بکات بە فرەکردنە تەماعمان، بە فرەکردنە شەهوەتمان، بە فرەکردنە تەمەڵیمان. هەر گەرێکی بێهۆشمان کات و تەمەڵمان کات و فاسدمان کا. ئەوای کردگە وە گشتیشیان ئامدانەم کاراناکەن. مردم ئامدانە وا ئەکا، سلبریتی ئامدانە وا ئەکا، ڕەهبەرە حیزبی و ڕئیسە دەستگاهای ئیجرایی ئامدانە وا ئەکەن. گەرەکیانە وامان پێبێت. هەر مەقولەیە ئەمانە تەبلیغیان پێکرد مەقولەیەکی بەغایەت فاسد وەک کەسیفە کە نابودی تۆی واوە شوێنەوە و نابودی ئێمەی واوە شوێنەوە. لذا نە دڵتەنگون،
نەشەکەت بوون زندگیە ئێمە سەراسەر ڕەنجە و زندگیە ئێمە سەراسەر مبارزەست و مبارزەکەمان لە خۆمان و دەست پێ کرد ئێمە ئالوودە بووین چون لەناوە ئەم مردم و ئەم جەهان و ئەم سیستەمە زندگیمان کرد و خەریکین تەمرینەکەین کە بگەڕێینەوە سەرە بنەچەقە ئەسڵی خۆمان بە عنوانە ئینسانە کوردی بگەڕێینەوە سەرە هێز و تواناییەکانمان و بتوانین جەهانە خۆمان تعریف بکەینەوە و بتوانین ئێرادەی خۆمان بەسەر ئەم جەهانە بدەین و بتوانین لە مەواجهەی هونەرمەندانەی کە تەکە ئەم دنیا ئەیکەن فۆڕمێکی تر و فۆڕمهایەکی تر بخولقێنین ئەوە کارە ئێمەس لەم مەسیرە حەچی کارەیکەین شەڕ ئەکەین دەستوەیەخە ئەوین جمێن ئەدەین ئەین لە کاورا هەرچی کارەیکەین تا دروستیکەین و ئەمە وەکو نۆڕمێک بەجێدێڵین و گڕە ئەم شۆڕشە ناوێ بخەفێت لذا تەوەقۆی ئێوە هەرەوە مەشەیە بووایە چ تەوەقۆیەکتانە کرد مەسەڵەن فکرتان نەیەکردووە مردمە وا ناکە ئەم مردمە واقعەن لەحزەیە فکریش ئەکاتەوە نە وانییە کاملەن وازەحە کافیە دوو ڕەسانە کەسێک مەسئلەیەکت بۆ بکاتەوە ما بەقیەکەوتشونی وەیکا ڕساڵەتە ئێوە و وشیاریە ئێوە بێداریە ئێوە ئەوەسە کە لە مقابڵە ئەم مەوجانە بوێسن تەمام قەد بوێسن لە چی ئەباتانەس کابرا بوچی حەز بە شەجەریانەکە لە چی لە لەحازە ئەخلاقی و لە کارەکتەرە ئەخلاقی ئاغای شەجەریان خۆشی تێ پەستێک وەکو خۆی شەجەریان هۆنەرمەند بوو بە کامە پێوانە هۆنەرمەند بوو دەی تۆ ئەگە تەرەفدارە شەجەریانی نیشانەدا چ ئینسانە داپڵۆسیاگە ئەحمەقە دەهاتیەکی دواکەوتگی تو چۆن لە موسیقی شەجەریان گەیگی بە سەکس زەردەری نەمە نافهمم جددیێژم یا ئەمە موسیقی شەجەریانە بە وێگەیان دکتی زە لە پشتە ئەمە هیچ کنشێکی ئینسانی مەوجود نییە هیچ ڕفتارێکی مودی نظامێن قیادە و بەن لێ هیچ تعارفێکتان لێ نەوێت بەن لێ و بە شەهامەتە کاملۆ لە بەرامبەر گشت کەسێ بوێسن خانەوادەتان کەس و کارتان ئێوەن نۆڕمەکانە ئایەندە تێرن ئێوەن نە کەسی تر ئەمانە مشتی عناسرە سۆست ئۆنسورن مشتێ مەوجوداتە نەمایشی تەئاتری تەبلیغاتی پرۆپاگانداین حەجی تر نیەن بارسوورەت ئومیدوارم یارانە ڕاپەڕین کە ئەم دیبەیتە مختەسە ئەوان بوو و من لەم دیبەیتە هەروەکو جاران ئەینە دانەیە یارە ڕاپەڕین بەرخوردم کردە کە کەسانێکی شەکە هاتن پارازیتیان خست مشتێ ئەحمەقە خەفیفە فاسد و ئەوەنە کەرامەتیان نیە ئەوەنە ئەقڵیان نیە ئەوەنە وجودە ئینسانیان نیە کاورا فکرەکە هەرەمەی لەشە گۆشتنێکی واپێەوە بۆ من قابلە ئەحترامە تۆ خوا دەحترامە دەستێری لەزا هەواستان بوێت هەرکە قسەی کرد کاورا ناوی ئەحمە مەحمووە عەلیە حەمەز کیانوشە ئەو وەختی دەمی دڕیوە ئەکتی ڕەفتاری زندگی هەڵس و کەوتی نیشان ئەدا ئەحترامی هەز یانیسی وەختی ئەو تعڕۆز ئەکا بە وجودە ئینسانیەتۆ وەختی ئەو تعڕۆز ئەکاوە تف ئەکا لە زندگی وەختی ئەو تۆ بەرەو ئینقیاد و بەردەگیەکی شێشێ پڕاو پڕبەیتە ناو دەمی گەواد پیا محتەرەم نییە هیچ وەخت جندەی ئیبن جندە پیا محتەرەمێک نییە بشی پێبێژی مستەقیمەن پێبێژی تۆ جندەی دایکە جندەز وجودە جندەز و ئیبنە جندەی خەڵکە ئێمە محتەرەمە پێی بەرەخوام قسانە نە تۆ درۆ ئەەکەی مردمە ئێمە ڕۆژێ 20 فاحشەگی لە خیابانە پێی ئەەکەن و پێی بەرناخوا
تۆ لە ناوە جامعەیەکا زندگیەکەی ژنە 70 ساڵە ڕواتە ناوی خیابان 100 نەفەر دەسی بۆەوە ژنە 70 ساڵە کە بکاتە کەسوکارە ئێمە ڕواتە ناوە خیابان بێمەتەڵک نایەتۆ ناوی ماڵ تو درۆ ئەەکەی تو درۆ ئەەکەی تۆ کەفە خیابانن کە گەسە فاحەشەخانە تو درۆ ئەەکەی تۆ پێت بەر ناخوا تۆ ئەگەر پێت بەری بخواردایە حرەکەتێکا کرد کارێکا کرد ئێمە لە کارە ئینقلابی خۆمانە قسەکانمان ناچەقێنین و شەکەراو بیدەین و تۆ بیلێسی تۆ قسەکانە ئێمە وەکو زەهرەمار تاوە و یارانە ڕاپەڕینێشی ئێمە بزانن ئێمە لە ئەوجە فەسادا هاتگین لە کاولترین دەورانە بە شەرا هاتگین لە ئەوجە قودرەتە نظامە انقیادگەرە هاتگین و کۆنترۆڵ و انقیادە هاتگین زا هیچ دەست مەپارێزن ئەوجە ئەدەب انقلابی بوونە ئێمەس کە ئەیکەین هیچ سەفەتێکیشمان اشتبا بەکار نەوەرگە جندەمەوە تا پێت نێژین جندە پاکی کەرەوە ئەم کارە پاک کەرۆ لە ناوام جامعە کۆیکەنەوە ئەمە کۆکەنەوە ئەم بەساتە کۆکەنەوە تو خۆت خەریکی فاحەشەگیت بە ڕۆحت بە وجودت بە قسەکردنت بە حرەکاتت بە لایف ئستایڵت پێت بەرەخوەها دەی تو ئەگە پێت بەری بخواردا لابوو تەکانێکەوە خۆتەدا تو غەرقی لەمە هاتو ئاوە نەبووی ئینسانیەت نادەی زا بەر بەم مەوجە بگرن بەری پێ بگرن ئەوە نیشانەدا مەجموعەیە ئینسان کۆمەلگایەک سەرزەمینێک ئومەتێ نەمردگە ئێوە مانان قەلبت تەپەندە و عەقڵت تەپەندەن کاک سۆرانە زەندی جندە بە باوەڕە من یعنی ئینسانێک کە دەرئزای مەبلەغێکی مشەخەس حازرە وجودە ئینسانی خۆی بخاتە ژێرە دەسە ئشغاڵت دیگەران کە سوڵتەی بەسەرۆ بکەن بەوەی ژن جندە کەسێک لە ئیزای مەبلەغێکی مشەخەس و خۆی ئەواتە ژێرە ئشغاڵە کەسێکی تر داگیری کە لایەوە خۆش